بەڵێ چییە سلااو لە تۆ سلااو لە بینەرانی ناوتی دیارە ئێستا ئەمڕۆ لە سلێمانی کۆنفرانسێک بەرەوە دەچێت کە ئەنجامی توێژینەوەیەک دەخرێتە ڕووکە لەسەر 300 کەس ئەنجام درراوە لەسەر جۆرێک لە بەکارهێنانی دەرمان کە هۆکارە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ لە ئەم دەرمانەکە لە شێوەی حەبایە لە ماوەی ڕابردوودا لەسەر 300 کەس تاقی کراوەتەوە بەپێی ئەو خشتەی کە پزیشکەکان پێیان داون بەکاریان هێناوە دەرکەوتووە لەسەر ئەنجامی توێژینەوەکە وەکو ئەو لایەنانەی کە ئەم کۆنفرانسیان ڕێکخستووە باسی دەکەن کە توێژینەوەکە ئەنجامێکی زۆر باشی بەدەستێناوە و کاریگەرە لەسەر چاکردنی چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ بۆ پێی لە هەرێمی کوردستان و لە عێراق بەگشتی ڕێژێکی زۆر لە نەخۆشی کەسن کە نەخۆشی درێژخانیانەیە بۆوانەی کە نەخۆشی دڵیانێ دەچمە لای دکتۆر هاوبەش بۆەوەی زانیاری وتر و زیاتر بخەمە ڕوو بۆ بینەران. دکتۆر هاوبەش سڵاوت لێبێت ئەگەر پێم بڵێ ئەم کۆنفرانسی ئەمڕۆتان زیاتر بە چ ئەنجامێک ڕێکخستووەوە ئەو توێژینەوەی کە کردوتان لەسەر چ جۆرە دەرمانێک و بۆ چه جۆرە نەخۆشیێک دەبێت؟ سڵاو لە جەنابتان بەخێراتنتان ئەەکەم. تاوان کۆمپانیای پایۆنیر هەر لە سەرەتای دەستکردن بە ئیشی بە دوو استراتیژ ئیشی کردووە. یەکەمیان بەرهەمهێنانی دەرمان بە کواڵتێکی زۆر باش بۆ دانیشتوانی عێراق و دووەم بە استراتیژی ئەو ئیشی کردووە کە هەمیشە دەورێکی ڕئیسی هەبێت لە پاراستنی ئاسایشی دەرمان بۆ وڵاتی عێراق. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ کۆمپانیای پایۆنیر ئەنجام یەکێک لە توێژینەوە زانستی پزیشکەکانی خۆی ئەعلانەکات کە لە سەر ئاسی عێراق کراوە 300 نەخۆش بەشداریان کردووە لەم توێژینەوەیە لەلایەن کۆمەڵێک دکتۆری پسپۆری دڵ سەرپەرشتی کراوە. بۆ یەکێک لە مادەکان ئەم توێژینەوەمان کردووە بە ناوی فلاڤینیر کە بەکاردێت بۆ لە چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ و بە خۆشحاڵیەوە نەتیجەی ئەم توێژینەوەیە ئەومان بۆ دەرەخات کە بەرهەمەکانی کۆمپانیای پایۆنیر بەگشتی و ئەم بەرهەمەمان بە ناوی فلاڤینیر هیچ جیاوازیەکی نییە لە ڕووی کواڵیتیەوە لەگەڵ بەرهەمی کۆمپانیا جیهانیەکان. دکتۆر بەش لە بازاڕەکان هەرێمی کوردستان ژمارەیەک زۆر دەرمانن کە چارەسەری نەخۆشیەکانی دڵن. ئایا ئەم دەرمانانە کە ئەوانیش توێژینەوەیان بۆ کراوە سەلمێنراوە یاخود شێوازی هاوردەکردنیان و جیاوازی دەرمانەکەی ئێوە لەگەڵ ئەو دەرمانانە چییە؟ بەڵێ بەنسبەت ئەو دەرمانانی کە لە بازاڕە هەیە ئەمە دەستگای کواڵتی کۆنتڕۆڵ لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ئەوان زیاتر هەڵسەنگاندنی کواڵیتی بۆ ئەەکەن. بەڵام بەنسبەت دەرمانەکانی کۆمپانیای پایۆنیر ئێمە هەمیشە لە ژێر چاودێری و ڕقابەی ئەوانە بەرهەمەکانمان بەرهەمێنین و تا ئێستا هیچ پرۆدەکتێکی پایۆنیر نەبووە کە لە ڕووی کواڵیتیەوە لە ئاستەکانە بێت کە ئەوان قوبڵیان نەبێت و ڕەتی بکەنەوە. الحەمدوللا هەموو پرۆدەکتەکانمان لە ڕووی کواڵیتیەوە زۆر باشن و لە ڕووی بەرهەمێنانەوە بە ستانداردی عالەمی بەرهەمێن. ئەمە پێویستی دەرمانی عێراق و بۆ گەلی عێراق پڕ ئەکاتەوە کە ئەتوانن بەبێ دوو دڵی بەرهەمەکانی کۆمپانیای پایۆنیر کە کۆمپانیایەکی ناوخۆیە بەکار بێنن وەکو بەدیل بۆ ئەو پرۆدەکتانەی کە لە خارجی عێراقەوە داخڵ ئەبێت بە نرخێکی گونجاو بە کواڵیتێکی زۆر باش بەرهەمەکانی ئێمەیان بەدەستەگات. باس بۆ تۆ دکتۆرا بەش بەڵێ چیا دەگەڕێمەوە لای کۆنفرانسەکە لێرە بەردەوامی دەبێت وەک دەبینن بەشێکی زۆر لە پزیشکان بە تایبەتی پزیشکانی پسپۆر لە چارەسەری نەخۆشیەکانی دڵ لەسەر ئاستی شاری سلێمانی و پارێزگاکانی دیکە هەرێمی کوردستان و عێراق لێرە ئامادەیانەیە بۆ تاوتوێکردنی زیاتری ئەو بڵێن توێژینەوەی کە کراوە دەرکەوتنی کاریگەریەکانی ئەو دەرمانی کە لە سلێمانی بەرهەمهێنراوە. بەڵێ حسان سپاس بۆ خستنەڕۆی تەواوی زانیاریەکە.